بڕیارە سبەی یەکشەمە بۆ پاڵپشتی لە کەرتی غەزە و دژ بە دەستدرێژی و کۆمەڵکوژیەکانی قەوارەی زایۆنی خۆپیشاندان و ناڕەزایی لە ڕێگەی بەغدادەوە بۆ بەردەمبینای پارێزگای کەرکووک بەڕێوە بچێت وەک لە ڕاگەیەندراوی مامۆستایانی ئاینیدا هاتووە. سبەی کاتژمێردەی بەیانی با ڕێپێوان بەرەو بەردەم باڵەخانەی پارێزگای کەرکووک دەڕۆن و یاداشتنامەی ناڕەزایی بە نوێنەری نەتەوە یەکگرتوەکان لە کەرکووک دەدەن. بسم الله الرحمن الرحيم. خواهی پەروەردگارە فەرمێ وئین استنصروکم في الدین فعليكم النصر. پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم فەرموویەتی المسلمون تتكافأ دماؤهم. بانگێشتنامەیەک بۆ خەڵکی شاری کەرکووکی خۆشەویست. داوا لە خەڵکانی شاری کەرکووکی خۆشەویست دەکەین بۆ پشتیوانی براکانمان لە کەرتی غەزە سبەینێ یەکشەممە ڕێککەوتی 27/4/2025 کاتژمێر دەی بەیانی لە بەردەم مزگەوتی دکتۆر جەمیل ئاوچی بەرامبەر پەیمەنگای تەکنیکی ئامادە بن بە مەبەستی گەیاندنی ئەو بەیاننامەیە کە لەلایەن کەمپی میلی بۆ پشتیوانی غەزە دەرچووە. پێکەوە خۆشەویستان هەڵدەستیم بە گەیاندنی بۆ نەتەوە یەکگرتووەکان لە شاری کەرکووک وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. بۆ هەمان مەبەست و گەیاندنی پەیامی لیژنەی جەماوەری کەرکووک غەزە سەردەخات. نوێنەری لیژنەکە سەردانی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەریان کردو بۆ ئەو مەبەستە داوای هاوکاری و پاڵپشتی کرد. بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەریش تەواوی پشتیوانی کۆمەڵ و ئەندام و لایەنگنانی بۆ پاڵپشتی و سەرخستنی هەر هاوکاریەک بۆ موسڵمانانی غەزە بە ئەرکی خۆی زانی. بسم الله الرحمن الرحیم. ئێمە وەکو ئەو مامۆستایانی کەوا کەمپینی سەرخستنی برایانمان لە غەزە ڕاگەیاندووە، ئەو مامۆستایانە پێیان باش بووکەوە سەردانی هەموو لایەنە ئیسلامیەکان بکەن لە بەرەوەیکەوە ئێمە دەزانین کە ئەو بابەتە ئەو قەزەیە هەموو لایەکمانە و ئەمڕۆژ کە سەردانیەمان کردووە بۆ ئەوەی کەوا پێیان ڕابگەین کەوا کار و چارەکەکانمان چییە و ئەرکی سەرشانی ئەوانش چییە. جا بۆیە ئێمە ڕۆژی یەکشەم کەوا بەیانیەکە ڕێپێوانێکمان هەیە لە ڕێی بەغا بەرەو ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ ئەوەی کەوا بەیانێکمان هەیە ئەو بەیانە بگەینە دەستی ئۆفیسی نەتەوە یەکگرتووەکان لە شاری کەرکووک. دیارە ئەم پرۆژەی سەرخستنی موسڵمانانی غەزە واجبە لەسەر هەموو تاکتاکی هەموو مسلمانان و ئەرکە لەسەر هەموو لایەکمان پشتگیری بکەن. ئێمە خوازای مامۆستا بەڕزانە باتەوە کە بۆ ئەرکە هەستاون ئێمە وەکو خۆمان پشتگیری تەواویانەکەینەوە لەگەڵ هەموو هەوڵ و کۆشەکانین و هەستەکەین ئەرچێکی قورسیان گرتووەتە ئەستۆ و ئومێدەکەی نەک ئێمە هەموو مسلمانان بە ئەرچی خۆیان بزانن بەشداری لەم حەملەیە بکەن. ئەمە بچووکترین کارە ئەگەر لە دەستمان بێ بۆ برایانمان لە غەزە و بچووکترین کارێکشە کە تەبەڕای پێ بکەین لەو کارانی کە ئیسە جوولەکە و زایونی ئەیکەن کە بەرامبەر بە مسلمانان لای خوای پەروەردگار. عنی ئومێدەکەم ئەم کارە بەکارێکی زۆر گەورە سیر بکرێەوە کەس بەکەمی نەزانێ. لیژنەی جەماوەری کەرکووک غەزە سەردەخات. ماوەی مانگێکە لەلایەن مامۆستایانی ئاینی و ژمارەیەک لە ڕۆشنبیران و چالاکانی شاری کەرکووک دروست بووە. ئامانجلەی پاڵپشتی موسڵمانانی غەزە و گەیاندنی هەموو هاوکاریەکە بەو ناوچەیەی فەڵەستین و ئەنجامدانی چالاکی جۆرا و جۆرە دژ بە و دەست درێژیەی قەوارەی زایۆنی 18 مانگە بە پاڵپشتی ئەمریکا و بێدەنگی وڵاتانی جیهان بۆ سەرکەرتی غەزە ئەنجامی دەدات. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.